لەبارەی هەڵبژاردنەکانی ئیرانەوە ڕێبەری باڵای ئیران ئایەتۆڵا خامنەئی دەڵێت کاندیدەکان ئاشکراکران شوورای نەگەهبانی بەڕێز بە پێ ئەرکی خۆیان ئەوەی کە پێویست بوو ئەنجامی بدەن ئەنجامیان داوە، کاندیدەکانیان ڕاگەیان. بۆ تاوتوێکردنیان بابەتە مادەه ئەحمەدی ئەندامی ڕێبەری حیزبی دیموکرات کوردستان هەدەک لە لەندەن ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. کاک مادە خۆشاتن بۆ بەڕامی کورد کۆنێکشن خامنەئی کە دەستگای دادوەری هێزەکانی ئاسایش، ڕادیۆ تەلەڤیزیۆنی دەوڵەتی و دەستگاکانی ئابووری لە ژێر دەسەڵاتێدایە تا چەند ڕۆڵی هەیە لە دەستنیشانکردنی سەرۆکۆماری ئایندەی ئیران؟ بەڵێ سڵاو ڕێز بۆ ئێوە کاکجانی، وارووا لە ڕێگایەوە شەو سڵاو ڕێزمەیە بە بینەرانی ئازیز. قەچەند لێرە پێم خۆشە ئەوە بڵێم لە پەیوەندی لەگەڵ پێشەکەی جەنابتا بە پێچەوانەیە و قسەی کە خامنەی چەند ڕۆژلەوە پێش بە تەواوەتی پشتی بڕیارەکەی شۆرای نیگهبانی گرت، چەند سەعات لەمەوە پێش بەرحاڵ ڕایگەیاند کە چەند کەس لە کاندیداکان غەدریان لێ کراوە، بۆیە پێویستە بۆیان قەرەبوو بکرێتەوە و هەر ئێستا کە ئێمە قسە دەکەین ئەگەری ئەوەی هەیە کە گۆڕانکاری لە لیستی کاندیدەکانە بکرێ و بەرحاڵ ڕەنگە نەفرێک یا دوان زیاد بکرێ یانە ڕەنگە بەرحاڵ بەو پێیەکە لە کۆماری ئیسلامیشدا هیچ شتێک قابلی پیشبێنی نییە و زۆربەی بڕیارەکان یا هەموو بڕیارە گرنگەکان لە ژێر سەیتەرەی خودی ڕێبەری کۆماری ئیسلامیدایە بەرحاڵ دەبێت چاوەڕێ بینزین لە چەند سەعاتی ئایندە و ڕۆژەکانی داهاتووە چ دەقەومێ. بەڵام ئەوەی کە لە پەیوەندی لەگەڵ ڕەوڵی ڕێبەردا ئەگەر هەڵە نەبم لە پرسیارەکە باش تێ گەیشت بێتم و لە پەیوەندی لەگەڵ تەعاملی شۆرای نیگهبانە بەرحاڵ لە ئێرانە شۆرای نیگهبان خودی ڕێبەری کۆماری ئیسلامی 6 کەس لە ئەندامەکانی داناوە، 6 کەسی دیکەشیان لەلایەن بەرپرسی دەستگای دادوەریەوە یا قووەی قەزاییەوە دادەنرێ کە بەرحاڵ بەرپرسی ئەم دەستگایش خودی ڕێبەری کۆماری ئیسلامی دایدەنی. یانێ کەواتە ئەم دەستگایە کە نێوی شۆرای نیگهبانە بەدەر لە بڕیار و ڕاستپاردەکانی ڕێبەری کۆماری ئیسلامی هیچ شتێک ناکە و ئەوەی کە ڕێبەری کۆماری ئیسلامی بێوێ ئەوە جێبەجێەکە لە ڕاگەوە بەڵێ. بەس کاکە مادە تا چەند ڕۆڵی خامنەئی لە دەستنیشانکردنی هەڵبژاردن و یاخود هەڵبژاردننی سەرۆکۆمار یاخود شوورای نەگەهبان هەڵبژاردنەکان پوچەڵ دەکاتەوە ئیتر دەنگدان واتایەکی بەو شێوە نامێنێ؟ کاکجانیەوەی کە هەیە لە ماوەی ڕابردووشدا بە تایبەت زۆر باز بوو بەرحاڵ لە ئێران پێشتر لە هەڵبژاردنەکان ئیسلاحێکیان بەکارە بردەیانوت هەڵبژاردنەکان ئەندازیاری دەکرێت، مهندسی دەکرێت و لەلایەن خودی خامنەیی و دەستگاکانیەوە دەستگا ئەمنیەتیەکان بە تایبەت وای ڕێکەخەن کە ئەوەی کە دایانەوێ بەرحاڵ نهایەتەن ئەو ئەنجامەی لێ بکەوێتەوە. تەنانەت ئێمە لە هەڵبژاردننی 1380 بینیمانەوەن بۆ جێبەجێکردنی ئامار و ڕقەم و بۆ ئەوەی کە داتایەک بدەن بە خەڵک یا کاندیدێک بگۆڕن بە کاندیدێکی دیکە دەنگی ئەم بەرێن بۆ ئەوی دیکە حساب بکەن لەم بارەشەوە بەرحاڵ خیبرەیان هەیە و هیچ کەم نایێنن. بەڵام ئەم قۆناغە ئێستا کە باسمان کە قۆناغی مهندسیکردنە ئێستا گۆڕاوە بەوەی کە بەرحاڵی دی لە هەڵبژاردن چوەتە دەرێ، قۆناغی دیاریکردنە لە مهندسیکردن چوەتە دەرێ، قۆناغی دیاریکردن و دەستنیشانکردنە و بەپێ ئەو کاندیدانەی کە ئێستا هەیە ئەگەر گۆڕانکاریەک نەکرێ بەرحاڵ ئەوەی کە ڕوونا دیارە کێ دەبێتە سەرۆکۆمار و لە جێبەجێکردنی ئەمەشدا بە باوەڕی من خامنەی دەوری یەکەمی جێڕاوە و هەموو شتەکانیان یەکلایی کردوێتەوە بۆ ئەوەی کە یەک نەفەر ببێ بە سەرۆکۆماریانی مەگەر هەرچەند من زۆر ئەهلی ماتماتیک نیم، بەڵام ئەگەر لە ڕوانگەی ماتماتیکەوە سەیریکەین ئەگەر زەربی یەکتریکەین تەقسیمیکەین هەر جۆرێکی لە یەکی دەینەوەستەکەم نەتیجەیەم هەڵبژاردنە هەر ئەوەیە کە ئەوان دیاریان کردووە. بە سۆکو پێشبینی دەکرێت داعشیانی هەیە ئیبراهیم ڕەئیسی بباتەوە، کەسانی تر شانسیان هەیە وەکو جەلیلی پێیەکی لە شەڕێ ئیران و عێراق لەدەستداوەیە، خۆت مەحسن ڕەزایی ساڵەها سەورەکی پازەران بووە. دەزانیم کاندیدانەی دیکە هیچ کامیان کاندیدی جددی نین و ئەزمون هەمویان بە ئەوە بڵێم هەمویان ئەزمونیان پێشتر هەیە لە بەڕێوەبردننی پۆستی جۆرا و جۆرا لە کۆماری ئیسلامی و ئەزمونیان بۆ هەمووان ناسراوە و ناتوانین بەرحاڵەگەر لە ڕوانگەیەکەوە بین قەزاوە لەسەر ئەزمونیەمانەکەن کەسی سەرکەوتوو نەبوون. کەسێکی وەکو موحسن ڕەزایی وەکو زۆر جارەوەی پێدەوترێ هەر وەکو حەزی لەوەیە هەموو جاری خۆی کاندیدکە، ئەنی ئەوەندە خۆی کاندید کردووە بەرحاڵ بووەتە جۆک لە ئێرانە. یا کەسێکی وەکو جەلیلی قەت ناتوانێت بوێتە کاندیدێکی جددی و ئەوەی کە ئەوانەیانەوێ بەرحاڵ نەفرێکی دیاری کراوە پێم وایە ئەنجامەکەش
نەفرە دەرچێ ئەم هەڵبژاردنە چی کاریگەری هەیە لەسەر ڕێبازی دەرەوەی ئیران بەڕامەی ناوکی و هەروها گەماروەکان؟ کاک جانی سیاسەتی دەرەوەی ئێران ڕاستە بارحاڵ ڕەنگە هەر کەس سەر و کۆمارێ بێتە سەرکار خوێندنەوەیەکی ئەوەی هەبێ بە نسبەتیەوە بارحاڵ لە ڕوانگەی خۆیەوە یا لە هەندێشتا تەعاملی بگۆڕێ لە هەندێشتی تکنیکیدا، بەڵام لە شتی کەلان و استراتیژیکدا ئەوە سەر و کۆمار نییە کە بڕیار دەدا لەسەر سیاسەتی دەرەوە، ئەوە سەر و کۆمار نییە بڕیارەدا لەسەر دۆسی ئەمنی و دۆسیە کەلانەکان لە پەیوەندی لەگەڵ ئاسایشی وڵاتدا. هەر ئەو ڕۆخامنەی کە قسەی کردووە دەڵێ داواکارم کە کاندیدەکان وعدەی زۆر نەدەن، یانێ کارتان بە مەسەلەن هەندێک دۆسیەی گرینگەوە نەبێ، ئەوەی کە لە دەسەڵاتی ئێوەدانیە لە خۆڕا قەڵ مەدەن و دوای هیچتان پێ جێبەجێ نەکرێت، بچەسبن بە مەعیشەتی خەڵکەوە، کەواتە لە پەیوەندی لەگەڵ دۆسیەی دەرەوەشە هەر کەس ببێ بە سەر و کۆمار ڕەنگە لە شتی تاکتیکی و هەندێک ڕەفتاری و دەرکەوتن لە میدیا کۆمەڵە شتی زاهری بگۆڕدرێ، بەڵام ئەسا کار ئەوەیە کە خامنەی دەیەوێت. کاکە هەمەد لە کاتێکدا خامنەیی داوا لە خەڵ دەکات کە لە هەڵبژاردنەکانە بەشداری بکەن و دەڵێت گوێ بەو کەسانە بدەن کە گوایە هەڵبژاردن سوودی نییە، هەندێ لە ڕێفۆرمیستە ناودارەکان داوای بەشداری دەکەن. بەشداری کردن و نەکردن چ گرنگیگی هەیە؟ کاک جانیاوەندی ئەزمموی چەند ساڵی ڕابردوو بە ئێمە دەڵێ چ بەشدار بی چ نەبی بۆ کۆماری ئیسلامی گرنگ نییە. کۆماری ئیسلامی باکی لەوەی نییە کە ئەگەر خەڵک بەشدار نەبن بەرحاڵ ئەو گرنگی بە وجهەی نێودەوڵەتی خۆی و پێگەی لە نێو خۆ لە دەرەوە نادا، لا یا پێگەی خۆی لە ناوچەکە نادا، ئەنێ باوەڕی بەوە نییە کە مەشروعیەتی خۆی لە ڕێگای هەڵبژاردن و پشتیوانی خەڵکەوە بەدەستبێنی. ئەو بوومانەوەی خۆی پشتی بە سەرکوت و پشتی بە دام و دەستگا سەرکوتکەرەکان بەستووە، کەواتە لەم لایەنەوە هیچ بۆی گرنگ نییە کە بەشداری چەنەبێەوە بێ ئامارەکانی خوان بەشداری زۆر بەشداریش هەبێ. بەرحاڵ لە خولەکانی پێشوشایمە بینی ومانە خەڵک بەشداری کردووە، بەڵام دەبێ دەنگدان چی گۆڕی وەتاوی کە بەشداری کە دەنگدان چی گۆڕی وەتاوی کەم جارە بتوانێت بیگۆ. مادەها ئەحمەدی ئەندامی ڕێبەری حیزبی دیموکراتی کوردستان هەدەک زۆر سپاس و بەشداریکردنتان لە کورتونەشنی ئەم هەفتەمان. سپاس بۆیش.